ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی لە راپۆرتێکدا هۆشداری لە دۆخی تەندروستی عێراقداوە و ڕایگەیاندووە دەڵێت ئێستا نەخۆشخانەکانی عێراق پڕبوون لە تووشبووی کۆرۆنا و هەوڵی دروستکردنی نەخۆشخانەی کاتی و مەیدانی خێرا دەدرێت لە تەواوی پارێزگاکان. تیمەکانی تەندروستیش بەردەوامن لە کارکردن، بەڵام دۆخەکە هەر لە مەترسیدایە. واشنگتن پۆست تەشیدیش دەکاتەوە لەوەی ئەو زانیاری و ئامارانی وەزارەتی تەندروستی عێراق لە ڕێگەی ڕاگەیاندراوەکانیەوە بڵاوی دەکاتەوە زۆر جیاوازە لەوەی لە واقعدا دەگوزارێت. لە راپۆرتەکەشدا ئەوە هاتووە پێداویستی پزیشکی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە عێراق ڕووی لە کەمبوونەوە کردووە و هەروەها ئەو پێداویستانی کە لە نەخۆشخانەکان بۆ خۆپارێزی پزیشکان و کارمەندانی تەندروستی تەرخانکراون کوالیتیان نزمە و کارانین. هەر بۆیە بەشێک لە نەخۆشخانەکان لەو دۆخە سەختە و تەنگژە ئابووریەدا داوایان لە کارمەندانی تەندروستی کردووە کە خۆیان ماسک و چاویلکە و جلوبەرجی دژ بە ڤایرۆس لە بازاڕەکان بکڕن کە ئەوەش لاوازیەشی گەورەی کەرتی تەندروستی عێراق دەخاتە ڕوو. لەو بارەیەوە ئەندازیار محەممەد بەندەر لە دامەزراوی عەقیقی خێرخوازی لەبارەی دروستکردنی نەخۆشخانە مەیدانیەکەی بەغدا لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی واشنگتن پۆست ڕایگەیاندووە پلانی تەواویان هەیە کە لە داهاتوویەکی زۆر نزیک کۆمەڵێک نەخۆشخانەی تری مەیدانی بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئامادە بکەن، چونکە ژمارەی حاڵەتەکانی کۆرۆنا لە عێراق ڕووی لە بەرزبوونەوەیە و هۆی سەرەکی ئەو بەرزبوونەوەیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خەڵکی زۆر سەردانی یەکتری دەکەن و پابەندی ڕێکار و ڕێنمایە تەندروستی خۆپارێزیەکان نابن. هەروها ڕۆژنامە ئەمریکیەکە ئەوەشی خستە ڕوو ئەو پزیشکانی لە سەنگەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادان و لە نەخۆشخانەکانی تایبەت بە تووشبوانی کۆرۆنا کار دەکەن هۆشداری دەدەن کە ئەو ئامادەکاریانەی وەزارەتی تەندروستی عێراق ئەنجامی دەدات پێویست نییە و پێداویستیەکان بەس نییە بۆ چارەسەرکردنی هەموو تووشبووەکان. واشنگتن پۆست لە راپۆرتەکەیدا دەژڵێت سەرچاوەکان لە وەزارەتی تەندروستی عێراق دووپاتی دەکەنەوە کە پێویستیان بە دامەزراندنی بەپەلەی پزیشک و کارمەندانی تەندروستی دەرچوو لە کۆلێژی پزیشکی و پەرستاری لە شارە جیاجەکانی عێراق هەیە، بەڵام حکومەتی فیدراڵی ڕەتی کردووەتەوە کە پزیشک و کارمەندی نوێدان بمەزرێنێت و داوای لێکردوون بە خۆبەخش خزمەت بکەن کە ئەوەش بەپی لێکدانەوەی ڕۆژنامە ئەمریکیەکە هۆکارێکی تری لاوازبوونی کەرتی تەندروستی عێراقە.